سۆلاف سڵاو لەبێ دیارە شانزەی چوار لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دیاریکراوە وەک ڕۆژی ژینگە لە هەرێمی کوردستان. من ئەگەر باسێک لە ژینگەی سنووری پارێزگای سلێمانی بکەم، لە سنووری پارێزگای سلێمانی ڕۆژانە زیاتر لە 1000 تۆن خۆڵ و خاشاک لە نێو ماڵان و لە گەڕەکەکاندا کۆکرێتەوە و دەبرێتە تانجەرۆ لەوێ تێکەڵ بە خاکی شاری سلێمانی ئەکرێتەوە و دیارە تا ئێستا هیچ کارگەیەکی ڕیسایکلین نییە کە بتوانرێت ئەم خۆڵ و خاشاکە جارێکتر لە ناو بەرێت. تەنها کارگەیەکە ئەویش تا ئێستا دەست بەکار نەبووە و لە سنووری پارێزگای سلێمانی ڕوبەری سەوزایی لە 100.7 و 450 باخچە لە سنوورەکەدا هەیە. وەک لە دیمەنەکانی پشتی منەوە دەیبێنن ئەمەیەکە کە لەو باخچانە کە لێستا ئێمە لە مانگی چوارداین، بەڵام بەهۆی نەبارینی باران و ئەو کاریگەریانی کە هەیە و ئەو نیشانانەی کە هەیە بۆ وشکە ساڵی لە ئێستادا چیمەنی ئەم باخچەیە بەرە وشکبوون دەڕوا وەک دەبێنرێت و بەشێک لە باخچەکانی تر بەهۆی کەمبارانی و کەم ئاویەوە بۆ ئەم ساڵ ئەگەری وشکبوونی چیمەن و هەروەها ئەو گوڵانەی کە لە نێو باخچەکاندا هەیە پێشبینی دەکرێت کە وشک ببن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە دۆخی ژینگە لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێز دکتۆر ساڵح نەجیبم لەگەڵایە. دکتۆر ئەگەر بیتە ئێرەوە ئافو پێمان بڵێ لە ئێستادا ئەو مەترسیانەی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان هەیە لەسەر ژینگەی سلێمانی هەیە چین؟ وڵا دەستخۆشی لە یەکەم یعنی جێگەی خۆشحاڵیە ئێمە کە دوو بۆنەی ژینگە، یەکیان ژینگەی باڵێن ڕۆژی ژینگەی هەرێم و یەکیان ڕۆژی ژینگەی باڵێن جیهانی ئێمە ئاهەنگی پێکەین یا چالاکی پێکەین بەس بەداخەوە بارتەقای ئەو دوو ڕۆژە یعنی کە ئێمە ینی وابزانام جیاوازین لە جیهانە کە دوو ڕۆژی دوو بۆنەی ژینگەمان هەیە، بەڵام بارتەقای ئەوە خەممە لە پرسە ژینگەیەکان نەخواردووە. یەکێ لەو گرفتانەی کە پێشبینی ئەکرێ ئەم ساڵ ئێمە دووچاری بین ینی سەرباری ئەو کێشانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد لە کێشەی خۆڵ و خاشاکە، زۆربوونی ژماری ئۆتۆمبیلە، پیسبوونی هەوایە، وێرانکردنی ناوچە گەشتیاریەکانە بەهۆی سەردانکەرەکانەوە، دوایە تێڕژانی پاشەڕۆی ئاوی چالاکی جیاوازەکانە لەسەر چاوە ئاویەکان. یەکێک لەو گرفتەی کە ئەم ساڵ ڕوبەڕووی ئەبینەوە ینی با بڵێن گرفتی وشکە ساڵیە کە ڕەنگە بە دوایە چەندەها کێشە و گرفتی لێ بکوێتەوە و ئەم وشکە ساڵیش تەنها خۆی لەوە نابینێتەوە کە با بڵێن ئێمە وشکە ساڵی میترۆلۆجیە یا کەش و هەوایە، بەڵکو وشکە ساڵی هایدرۆلۆجیش ئێمە ڕووی تێکردوین، وشکە ساڵی کشتتوکاڵی ڕووی تێکردوین و وشکە ساڵی کۆمەڵایەتی ئابووریش ڕوومان تێکات. بە هۆکاریەوەی کە ئێمە ئەگەر بچین بەو سەرچاوانەی بڕێن بە دوواچوونکەین بۆ سەرچاوە ئاوەکانمان ئەبینین ئەو ئەمبارە ئاوەی لە خۆ نەگرتووە، یعنی ئەو بڕە ئاوەی لە خۆ نەگرتووە کە وەکو پێویست جێگەی متمانە بێ کە بۆ وەرزە گەرمەکانی مەسەلە مانگی تەمووز و حەوت و هەشت ینی نەوە بەهانامانەوە بێت. ڕەنگە هەر چوار جۆری با بڵێن وشکە ساڵی ئێمە دووچاری بینەوە. اینجا لەگەڵیشە ینی گەورترین کێشەکە جێگەی خۆشحاڵیە کە با بڵێن شاری سلێمانی بەراورد لەگەڵ شارەکانی تری هەرێمی کوردستان پانتایەکی زیاتر لە سەوزایی هەیە و دەستخۆشی لە کارمەندانی با بڵێن بەڕێوەبەتی باخچەکان ئەکرێ بۆ ئەو هەڵ و کۆشێکی کێشیانە جگەی خۆشحاڵێ. بەڵام ئەم ساڵ بەهۆی گرفتی وشکە ساڵی و نەبوونی دەستی کار بۆیان و هەروەها کێشەی دارایی ڕەنگە بەشێکی زۆر لەو پانتاییە لە دەستچێت وەرکاتێک بەشێک زۆر لەو پانتایە دەرچوو ئەمە بە گەورترین خەسارە بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی با بڵێن حساب ئەکرێت، چونکە تەنها سەرچاوە بۆ ژیانمان بەردەوامی ژیانمان ئەو ئۆکسیجێنەیە کە لەم دارەوە بەرهەمێ. ئەمە حاڵەتێکی سروشتی و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان مشوری بخوات، بەڵام حاڵەتێکی تر هەیە کە لەلایەن هاوڵاتیانەوە لە ئێستادا وەرزی گەشت و سەیرانە خۆڵ و خاشاک فرەدان لە سەیرانگاکان و لە شوێنە گشتیەکان. ئەمە تا چەند مەترسیە بۆ سەر ژینگەوە پێویستە ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە ژینگەی هەرێمی کوردستان و شاری سلێمانی بپارێزین؟ بەڵێ ئەمە پرسیارێکی جوانە. بەڕاستی هیچ پێناسەیەکی گەشت و گەشتیاری لەسەر هاوڵاتی ئێمە جێبەجێ نابێت، چونکە گەشت و گەشتیاری پێناسەی خۆی هەیە بە پێوەری ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ گەشت و گەشتیاری. گەشت و گەشتیاری ئامانجی هەیە، گەشت و گەشتیاری با بڵێن پێناسەی هەیە. ئەو پێناسەیە لەسەر کەسانی ئێمە جێبەجێ نابێت، چونکە ئێمە بەداخەوەڵێم خەڵقی ئێمە ینی خەڵقی ئێمە دوو جار
کارتێکردن جارە لەسەر جستەی خۆیان ینی کە وا پێویستەکە لەو ڕۆژە خۆشانە کە ڕوو لەو دەشت و دەرا ئەکات ئاسوودە بێت بە جوانی سروشتێکە ئۆکسسیژینی پاک وەرگێ ئەو خەم و دپرێشنێکی هەیبوو لە ماڵەوە بیڕێمێنێتەوە ئەو خواردنەسیایی کە لە ماڵەوە لەسەر تاسەری هەفتەکە کەڵەکەی کردووە لە جستەیە بەهاتە لەم دەشت و دەرە بیسووتانە پێم بڵێ ئەگەر بێت و مشوری ئەم مشکە ساڵیەوە ئەوەی کە تۆڵی لانی کۆمەڵاتیەکە کە هەوڵاتیان ژینگە ناپارێزن ئەمە چارەسەری بۆ نەدۆزرێتەوە مەترسی لە ناوچوونی ژینگە لە هەرێمی کوردستان هەیە لە ناوچوون نا بەس کێشە ژینگەیەکان زیاد بێت ڕەنگە ڕۆژەکانی خۆڵبارین لە شاری سلێمانی زیاد بێت ڕەنگە بەشێکی زۆر ینی لەو دارانە لە ناوچن و ئاستی ئۆکسسیژینیش دابەزێ کە ئەمە گەورەترین کێشەیە بۆ لەم کاتا بۆ واقعکەمان دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی ژینگە کە بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمان بوو بەڵێ گەڕەمەوە لایەوە بەڵێن